بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. ڕۆژەوانانی خۆشەویست، ئیماندارانی بەڕێز، سڵاوی و ڕەحمەتی خوای گەورە و میهرەبان لەسەر ئێوە و لەسەر گشت مسلمانان. لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەکەتان بە خزمەتتان گەشتینەوە. خوای گەورە پەروەردگار ڕۆژی هەموو لایەکی قبوڵ کردبێ و بیکاتە شەفاعەت خواز بۆمان لە ڕۆژی قیامەتدا. خۆشەویستەکان، یەکێک لەو شتانی کە پێویستە لێی بە ئاگابین لە مانگی ڕەمەزاندا منداڵەکانمانە، ئەو منداڵانەی کە نەوەی داهاتوون، ئەو منداڵانەی کەوە ئەگەر تەعبیرەکە دروست بێ بیان شوبهێنین بە بەرهەمی باخێک ئەگەر باخەوانێکی باش تەماشا بکەی، هەمیشە و دایم باخەوانی ڕەسەن و پەسەن و باش ناهێڵە باغەکەی نەمامی نوێی لێ ببڕێ، چونکە نەمامە کۆنەکان، نەمامە پیرەکان وشک ئەبن و کۆن ئەبن و ئەفەوتێن، بەڵام لە جیاندا نەمامی نوێ ئەڕوێنێ ئەو باخەوانە. بۆیە یەکێک لە صیفەتی ئیماندارانیش ئەوەیە دائیمەن دوعاکەن خوای گەورە و پەروەردگار منداڵی باشیان بداتێ. والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. ئیمانداری ساغ و باش دائیمەن ئەڵێ خوایە پێم ببەخشە لە ڕەحمەتی خۆت منداڵ و خێزانێکی باش کەوا بێتە مایی بەرچاوڕوونیم و ئەو منداڵ بێتە پێشەوای خەڵکی. زۆر خۆشە ئینسان منداڵی خۆی ببینێکەوە ببێتە پێشەوە، ببێتە گەورە و سەرداری خەڵک. بۆیە ئیبراهیم پێغەمبەری سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دوعای ئەکرد و ئەیفەرموو ڕەبی هەب لی من الصالحین، خوایە لە چاکان منداڵێکم پێ ببەخشە. خوای گەورە و پەروەردگار ئیسماعیلی پێبەخشی. کاتێک کە ئەو یەکلا بووە بۆ خوای گەورە و پەروەردگار کردی بە قوربانی، خوای گەورە و پەروەردگار قەرەبووی بۆ کردەوە بە بەرانێک. پاشان لە قەرەبووی ئەو سەرکەوتنەی ئیبراهیم و ئیسماعیلدا سەلامی خۆیان لەسەر بێ، خوای گەورە و پەروەردگار ئیسحاقی پێبەخشی. زەکەریا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ ماوەیەکی زۆر کە خوای گەورە و پەروەردگار منداڵی نەدابوویە، دوعای ئەکرد وەکو قورئانە فەرمێ هونالك دعا زكريا ربه قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء. بەردەوام زەکەریا ئەو دوعای ئەکرد، ئەیوت خوایە لەلایەن خۆتەوە منداڵێکی ساڵحم پێ ببەخشە، منداڵێکی پاک و چاکم پێ ببەخشە، چونکە تەنها تۆ کەسێکی کەوا بانگ و دوعاکان و داواکاریەکانمان ئەبیستی. ئالێرەوە ئەگەر منداڵ ئەوەندە چاک و باش بێ، ئەوەندە باش بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ ئیذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث. فەرمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک ئینسان ئەمرێ و کۆچەکاو ئەبڕێتەوە، هیچ شتێکی بۆ بەجێ نامێنێ لە دوای خۆی جگە لە سێشت، تەنها لە سێ ڕێگایەوە خێر و چاکەی پێگا. یەکەمیان سەدەقەتین جاریە، ئەگەر چاکەیەکی کردبێ و ئەو چاکەیە بەردەوام بێ و خەڵکی ئیستفادەی لێ بکە، مزگەوتە، عیلمە، ڕێگایە، خەستەخانەیە، مەکتەبە، پردە، هەر شتێکی تر، هەر پرۆژەیەکی خێرێکەوە خەڵکی ئیستفادەی لێەکە. ئەو عیلم ينتفع به، یان زانستێکی لە دوای خۆی بەجێهێشتووە، شاگردگەلێکی لە دوای خۆی بەجێهێشتووە، یان عیلم و سەقاف و معریفەیەکی لە دوای خۆی بەجێهێشتووە خەڵکی ئیستفادەی لێ یەکەن. ئەو وەلەد صالح يدعو له، یان منداڵێکی باش کە ئەم منداڵە دوعای بۆ ئەکا. دوعاکردنی منداڵ بۆ باوک لای خوای گەورە و پەروەردگار یەکێکە لەو شتانی باوک و دایک پێی بەرز ئەبێتەوە لای خوای گەورە. بۆیە کە منداڵ لە ئیسلامدا گرنگی خۆی هەیە، تایبەتمەندێتی تایبەتی پێدراوە. ئەو منداڵێکی ئەمڕۆ منداڵە سبەینێ لاوە، پاشان دوو سبەی دەبێتە پیاوانی دوا ڕۆژ. هەر ئەو منداڵانەش بوون کەوا لە عەسری پێغەمبەردا عەلەیهی السەڵات وەسەلام، وەکو زەیدی کوڕی حارثە، وەکو عەلی کوڕی ئەبی طاالب و سەحابیە گەنجەکان، وەکو عەبدوڵای کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی عومەر و ئەبوو سەعیدی خودری و عەبدوڵای کوڕی مەسعود، هەموو ئەمانە ئەو کۆمەڵە گەنج و لاوە بوون کەوا لە سەرەتای منداڵیانەوە گەردنگیر بوون بە ئیسلام و دوای چمێژوویەکیان تۆمار کرد. ئەمانە چۆن پەروەردە ئەکرێن؟ ئێمە لەم ڕەمەزانەدا پێویستە پەروەردەیان بکەین، ئامادەیان بکەین ئەم منداڵانە، بۆی لە داهاتوودا نەوەیەکی باش بن، کۆمەڵکی خەڵکی باش بن، هەم منداڵەکان خۆیان لێمان ببیستن، هەم کەسوکاری منداڵەکان. ئەو منداڵانەی کە ئامادە ئەکرێن لەم مانگی مبارەکەیە کە مانگی ڕەمەزانە، مانگی خەیر و سەدەقەیە، مانگی ڕۆژوگرتنە، مانگی دابەزینی قورئانە.
صحابي پیغمبر إخوة عليه الصلاة والسلام لحضور پیغمبر دا عليه الصلاة والسلام من داڵەکانیان فێری ڕۆژوو ئەکرد من داڵەکانیان وا پەروەردە ئەکرد کەوا بەردەوام بن لە چاکە یەکێک لەوانە صحابیە کەواتە ئافرەتێک کە ڕەبیعی کچی معوەذە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خواردنی ڕۆژی عاشورای بۆ ناردین ڕۆژی دەی محەڕەم بۆ ئەینار بۆ لای کۆمەڵێک لە دەوروبەری مەدینە ئەو شوێنانەی کە گەڕەکەکانی دەوروبەری مەدینە و گەڕەکەکانی مەدینە ئەی فەرموو من كان أصبح صائما فليتم صومه ئەی فەرموو فليتم صومه فەرمی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەر کەسێک لە ئێوە ئێشتا هیچی نەخواردو بەیانیە با بە ڕۆژوو بێ ڕۆژەکەی تەواو بکە ومن كان أصبح مفطرا فليصم بقي يومه ئەی فەرموو هەر کەسێکیش کەوا تا ئێستا شتی خواردووە با دوای ئێستا بە ڕۆژوو بێ ئەم سەحابیە ئازیزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئێمەش لە دوای ئەوە فكنا بعد ذلك نصومه بالرجوع بوين ونصوم صبياننا و بالرجوع مناڵە کانیشمان بالرجوع بوون مناڵە بچووکەکانمان بالرجوع بوون ئەوەندەی کە بیانتوانایە ونذهب إلى المسجد فنجعل لهم اللعبة ئێمە خۆمان ئەچین بۆ مزگەوت یاریژمان بۆ ئەوان دروستە کرد من العهن يعني لە خوری یاریمان بۆ دروستەکردن لە خوری و لە پەڕە فإذا بكى أحدهم على الطعام أعطيناها ذلك کاتێک ئەگریان و برسیانە بوو بێتاقەتە بوون ئەو یاری کە بۆمان دروست کردبوون ئەو بووکەڵە یا ئەو تۆپەی لە خوری و تۆپ بۆمان دروست کردبوون ئەماندایە هەتا ئەو کاتێکەوە ئەگەشتینە ئێوارە و خۆیان ڕائهێنا و سەبریان ئەگرت لەسەر ئەمە ئەلێرەوە ئەگەینە ئەوەی کە منداڵەکانمان فێر بکەین ڕایان بێنین لەسەر ڕۆژوو بەوەش کە لە پێشدا ئامادەیان بکەین بۆ ڕۆژوو بەم شێوەیە دائیمەن هانیان بدەین منداڵەکانمان لەگەڵ باوکو و براگەورەکانیانە بچن بۆ مزگەوت بەڵام لە مزگەوت سەرپەرشتیان بکەین خۆمان هەرکە سەرپەرشتی منداڵی خۆی بکە بۆ ئەوەی وەزعی ناو مزگەوت تێک نەدا و فێری ئادابی چون بۆ مزگەوت ببێ و فێری گوێرگرتن بێ بۆی هەر لە ئێستا و تەشجیع بێ بۆی کە ئەوی سبێنێ پیاوی دوا ڕۆژە و پیاوی گەڕەک و شارە باسکردنی گەورەی ڕەمەزان و گەورەی خێری ڕۆژوو بۆی ئەوە کە ئەم منداڵە کە چەندە تووشی خەیر ئەبێ ئەگەر خۆشی تووشی خێر نەبێ باوکو دایکی لەوەی کە هانیان داوە وەکە گەورە بوو چەندە ڕایەت لەسەر ڕۆژوگرتن کە ئێستا لە مناڵیەوە ڕاهات و ڕام بوو کە گەورە بوو زۆر ئاساییە بەلایەوە بەشداریان پێ بکەین لە پێشبڕکێکانی قورئاندا لە مزگەوتدا لە دەستگا و سەنتەرەکاندا کە دەکرێتەوە هەوڵ بدەین فێر ببن چۆن پێشبڕکێ بکەن کە قورئانێک لە مانگی ڕەمەزاندا دابەزیوە ئەوە وای لێکە کەوا عەزمی جەزم بێ غیرەت و هیمەتی زیاتر بێ بۆ ڕۆژوگرتن پاشان ئەو خێر و سەدەقەی کە دایک و باوک و برا گەورەکانێکن هەوڵ بدە بناڵەکە لەگەڵت ببەخشێتەوە لە ڕەمەزانە هاوکارت بێ ئەگەر شتێکی کەمت کردو بە خێر کە ئەینێری بۆ ماڵە دراوسەیەک بە مناڵەکە تا بینێرە یان لە مزگەوتدا فێری ئەو بکە کە هاوکار بێ بۆ ئەوی کەوا هەم بێتاقەت نەبێ هەم فەزلی و گەورەی ڕۆژەکە بزانێ هەم لە ئێستا و بێتە پیاوی دوا ڕۆژ خەریکی خێر و چاکە و سەدەقە بێ پاشان وەکو وتمان هەوڵدان لەگەڵ بۆ ئەوی بە ڕۆژوو بێ وەکو ئەو ئەثەرەمان باس کردکەوە ئەو سەحابیەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باس ئەکا کەوا منداڵەکانیان فێری ڕۆژوگرتن ئەکرد بە حوزوری پێغەمبەر ئەمە کە تقریری پێ ئەوترێواتە ئاعترافی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و بێدەنگبوونی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو منداڵی کە بە ڕۆژوو بووە و لەو منداڵانەی کە بە ڕۆژوو بوون کە نەهی لێ نەکردوون ئەمەش چۆن بکەین فێریان بکەین پارشێو بکەن زوو پارشێو بکەن و بەربانگ زوو بکەنەوە کە ئەوە هەر سونەتە بۆ گەورەکانیش بەڵام بەنسبەت منداڵەوە پێویستە زۆر بە ئاگابین کەوا پێغەمبەر عليه الصلاة والسلام کە کاتێکە فەرمێ لا تزال أمتي بخير ما عجلوا الفطرة وأخروا السحور فەرمی پێغەمبەر عليه الصلاة والسلام بەردەوام ئومەتی من لەسەر خێردایە مادەم پارشێوی دوا ئەخا و زوو بەربانگ ئەکاتەوە واتە نزیکی بانگ پارشێو ئەکا و هەر یەکسەر بانگی فەرموو مەغریب و ڕۆژوەکەی ئەشکێنێ کاتە منداڵەکانیشمان ڕابێنین لەسەر ئەوە بۆی زۆر ماندوو نەبن جا ئەگەر هاتوو منداڵەکە پێویستە بەربانگی پێ بکرێتەوە پێویستە پارشەوی پێ بکرێت پێویستە ئاگاداری بکەین سوودی ئەم کەڵک و ڕۆژوە چییە بووی یەکەمیان ئەوەیە کە پابندە بێ بە عیبادەتەوە عیبادەتەکانی تریش لەگەڵیا جێبەجێیەکە ڕاهێنانیەتی لەسەر بڕاقەبەی خوایی کە ئەو ئەتوانێت بەدزیۆشتخوا بەس نایخوا ئەگەر منداڵێک لە ئێستاوە وا ڕابێت هەر لە ئێستاوە دائیمەن خوا بە مڕاقب بزانێ بەسەر خۆیەوە کە سبەینێ بوو بە سەرکردەش لە وڵاتدا بوو بە بەرپرس بوو بە مدیر بوو بە هەر شتێک تۆ غەمت نییە لێ چکە دائیمەن خوای گەورە و پەروەردگار بە مراقب ئەزانێ بەسەر خۆیەوە پاشان دروستکردنی ئیخلاص لە دڵیدا
کە ئینسان دایما هەر ئیشێکی کرد بۆ خی کرد وەک چۆن پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام حەدیثە قودسیەکەمان بۆ ئەگێڕێتەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام فەرمووی خوا فەرموویەتی الصوم لي وأنا أجزي به فێری بکەین کە ڕۆژەکە تەنها بۆ خی گەورە پەروەردگارە منداڵەکەی لەسەر هان بدەین و منداڵەکە بۆ خۆشی بزانێت کە تەنها مەبەستی ڕەزامەندی خوا بێ پاشان ئەم ڕۆژووی ئەم منداڵە ئەم چاکەکردنی کە ئەیکا ئەم سەمەرەی کە لە دواییدا دێتە بەر زەخیرەیەک ئەبێ بۆ دایک و باوکی کەوا بۆ قیامەتی ئیسیفادەی لێکن و زەخیرەیەکیش ئەبێ بۆ کۆمەلگاکەمان کابوو بە هەمومانەوە منداڵەکانمان ڕابێنین بیان هێنین بۆ مزگەوتەکان فێری نوێژ و تاعەت و عیبادەتیان بکەین و ڕۆژوەکەش وریابین لە تەمەنی 7 ساڵیەوە بۆ 10 ساڵی ئەتوانین فێریان بکەین بە زەختیان لەسەر نەکەین فێریان بکەین تانی وەڕۆ بە ڕۆژوو بە قەیچێکا بڵێن ئینشاڵڵا ئەمەنی ڕۆژت بۆ حسابە یا لە نیوەڕۆ بانان خۆ بڵێن ئەم تۆزەی کەش بە ڕۆژوو بە ئاواهانی بدەی وردە ساڵی یەکەم ساڵی دووەم لە ساڵی سێهەم و چوارەمە ئەتیادی ئەتوانێ لە تەمەنی 10 ساڵی و 9 ساڵی و بەرەوسەرەوە ڕۆژووی کامل بگرێت کە ئێستا مناڵی وهەیە کە الحەمدلله جەستەی ساغا ئەتوانن ڕۆژی کامل بگرێت بەڵام هەر مناڵێکە ئەگەر زای نەخۆشە پێویستە مراقبەی دکتۆری لەژێر چاودێری دکتۆردا بێ و مراجعەی دکتۆری پێ بکەی بزانی ئەگەر زەرەری بۆ هەیە وریا بە زەرەر لە جەستە و لە معنەویاتی مناڵەکە نەدەین بەڵکو هەوڵ بدەین کە معنەویاتی بۆ دروستکەین بەڵام بە ئوسلوبێک حەکیمانە و دانایانە بەڵکو ئەم منداڵانەمان ببنە سەرکردەکانی دوا ڕۆژی ئەم وڵات و گەل و میلەتە هەموو لایەکتان شاد و سەرکەوتوو بن و خی گەورە پەروەردگار ڕۆژی هەموو لایەکی قبول کرد بێ تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورە و پەروەردگارتان ئەسپێرین وەسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه